ئایا دکتۆر نەخۆشی شەکرە ئەوەی ئەم نەخۆشی ئێمن هەیتم جۆری یەکەمە یا جۆری دووهەمە؟ وەڵامیان پرسیارە نەخۆشی شەکرە بە شێوەیەکی گشتی ئەمە دوو جۆرمان هەیە. جۆری یەکەم ئەوەیە کە لە منداڵان ڕوودەدا، واتە لە 12 ساڵ کەمتر، و ئەم نەخۆشانە هیچ مادەیەکی ئینسۆلین لە لاشەیان نامینێ، واتە چارەسەرەکەیان یەکسەر دەرزی ئینسۆلینە. ئەمە پێی دەگوترێت جۆری یەکەم. ئەمەیان کەمە، تقریبان دەتوانین بڵێن ڕێژەی 10% نەخۆشی شەکرە پێک دەینی. بەڵام 90% نەخۆشی شەکرە جۆری دووهەمە کە لە گەوران ڕوودەدات. بەڵام ئەوە معنایەوە نییە کە جۆری یەکەم لە گەوران ڕوونادا، هەندێک جار لە گەورانیش جۆری یەکەم ڕوودەدا، بەڵام زۆر کەمە. جۆری دووهەم ئەوەیە کە بە دەرمان چارەسەر دەکرێت و زۆر کات پێویستی بە ئینسۆلین نییە و لە تەمەنی گەورە ڕوودەدات. پرسیارێکی تری باو کە زۆر لە ئێمە دەکرێت لەلایەن نەخۆش و خەڵکەوە دەربارەی نەخۆشی شەکرە. ئایا نەخۆشی شەکرە مەترسیە لەسەر ژیانم؟ وەڵامی ئەم پرسیارە بەڵێ، بە تاکید مەترسیە. زۆربەی سەرچاوە پزیشکەکان ئەویان سلماندووەکان نەخۆشی شەکرە هۆکاری سەرەکیە لە بۆ جەڵتەی مێشک، جەڵتەی دڵ، بەکەوتنی گورچیلا، لە دەستدانی چاو و هەروەها لە دەستدانی دەست و پێ و ئەوانە بەهۆی ئیلتیهاب و بەهۆی ڕەشبوونەوە و گەنگرینەوە کە لێ دەکرێتەوە کە دەڵێن ئەوە نەخۆشی شەکری هەبوو، لاقی بڕاوەتەوە یا پەنجەی بڕاوەتەوە. ئەی ئەگەر هاتوو ئەمن چارەسەرم وەرگرت و مەزبوط بووم و بە دوادا چوونم کرد و ڕێنمایەکانی پزیشکم بەجێهێنا، بە تاکید زۆر دوور دەبی لەم دەرهاویشتە خراپانی نەخۆشی شەکرە و ژیانێکی نزیک لە ئاسایی بەڕێ دەکەی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.